بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر. پێشڕەوی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە لەسەر بەستێنی پێشهاتە خێراکانی ناوچەکە و جیهان. یەکەم، مانگرتنی گشتی لە کوردستان خۆراگری مەدەنی پەرە دەستێنێت. خۆراگری لە بەرامبەر شەپۆلی ئیعدام و دەست بەسەرکردنەکان ئێستا شێوازێکی زۆر بەربڵاوی بەخۆیەوە گرتووە، هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکان، سکاڵانامە و بانگەشەی پشتیوانی و ڕاگەیاندنی مانگرتنی گشتیش لە کوردستان بۆ ناڕەزایەتی بەرامبەر بە سەزای لە سێدارەدان هەنگاوێکی زۆر کاریگەرە. ئەمە یەکەم جارە مانگرتن بە مەبەستی پێشگیری بەڕێوە دەچێت. تا ئێستا مانگرتنە گشتیەکان لە کوردستان وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە تاوانێک بەڕێوە چووە. هاوشێوەی ناڕەزایەتی بە کوشتنی مەحسا ئەمینی یان ڕێوڕەسمی دووهەمین ساڵیادی ناوبراو، بەڵام ئەم جارە هەنگاوێکی ناڕەزایەتی و پێشگیرانە بە مەبەستی ڕێگریکردن لە سێدارەدان بەڕێوە چوو. گرتنەبەری ئەم تاکتیکە ئەوە دەردەخات کە بزوتنەوەی نافەرمانی مەدەنی وردە وردە لە سروشتی کاردانەوە تێپەڕ دەبێ و سروشتی کردداری پێشوەختە بەخۆیەوە دەگرێت. ئەم هەنگاوە هاوکات لەگەڵ مانگرتن لە خواردنی ڕۆژانی سێشەممەی زیندانیانی سیاسی لە زیاتر لە 34 زیندانی ئێران بە دروشمی نابۆ ئەعدام، پاڵپشتی ڕێکخراوە پیشەیەکانی مامۆستایان وە سەندیکاکانی کرێکاران و هەروەها کۆکردنەوەی واژۆی کەسایەتیە ئەدەبی و هونەری و فەرهەنگیە ناسراوەکان، هێزی بزوتنەوەی جەماوەری دێنێتە مەیدان و ڕۆڵی کاریگەرتری ئەو بزوتنەوەیە زیاتر دەرەخات. ئێمە پێشتری شاهیدی کاریگەری کەمپەینە ناڕەزایەتیە جەماوەریەکان بووین، بە تایبەت لە بواری ژینگەدا. پێویستە هەڵوەشانەوەی دروستکردنی مزگەوتی ناپێویست و دوژمنی ژینگەش لە پارکەکانی تاران بە ئاکامی ئەم هەوڵە پێشگیرانە جەماوەریە هەژمار بکرێت. گرنگی ئەم گۆڕانکاریەی بزوتنەوەی ناڕەزایەتی و نافەرمانی مەدەنی جەماوەری لەوەدایە کە ڕێگە نەدرێت بزوتنەوە و ناڕەزایەتیە داواکاری تەوەرەکان لە چوارچێوەی تاکتیکە کۆنەکاندا قەتیز بمێن و کاریگەری خۆیان لەدەست بدەن. لەسەر بەستێنی ئەم بارودۆخە نوێیەدا کە ئیمکانی یەکگرتووی و لێک نزیک بوونەوەی بەربڵاوتر و دیتنەوەی ڕێکارەکانی ڕێکخستنی تاکتیکەکانی داهاتوو گرنگێکی تایبەتیان دەبێت. ئەگەر دروشمی نابۆ لە سێدارەدان و هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان دەتوانێت بزوتنەوەی ناڕەزایەتی و ئازادی خوازانە یەکگرتوو بکات، لە بواری بزوتنەوە داواکاری تەوەرەکانیشدا دروشمی سەرەکی دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گەشتگیر دەتوانێت بەشێکی بەربڵاو لە بزوتنەوەی موچەخۆران، خانەنشینان و بێکاران لە دەوری خۆی کۆبکاتەوە و بیانکات بە بزوتنەوەیەکی بەهێز. پێویستە هەوڵ بدرێت لە هەناوی ئەم خەبات و ناڕەزایەتیە جەماوەریەی ئێستەدا ڕێکخرا و دامەزراوە گەلێک پێک بێن کە بەردەوامی و چەسپاندنی دەستکەوتەکانی مسوەگەر بکەن. دووهەم، پەرەسەندنی دەست بەسەرکردنەکان لە کوردستان و پێویستی بە دوواداچوون بۆ دروشمی زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بکرێن. دوا بە دوای مانگرتنی گشتی شکۆدار و بەربڵاوی خەڵکی کوردستان لە 3 ڕێبەندانی 1403 ڕژیمی کۆماری ئیسلامی دەستی کردووە بە دەست بەسەرکردنی ژمارەیەک لە هەڵسوڕاوانی ئاشکرا و مەدەنی بوارە جیاجیەکان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان. ئەم دەستگیرکردنانە لە کاتێکدایە کە لە ماوەی دوومانگی ڕابردوودا نزیکەی 100 چالاکی مەدەنی و سیاسی بە بیانووی جۆراوجۆر دەست بەسەر کراون. ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە یەکڕێزی و ئیرادەی پۆڵاینی خەڵکی کوردستان کە نمونەیەکی درەوشاویمان لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممەدا بینی دەترسێت و دەیەوێت لە ڕێگەی سەرکوت، ترس و تۆقاندنەوە تۆڵە لە جەماوەری مافخواز و تێکۆشەر بکاتەوە. بەڵام ئەم ڕژیمە دەبێت ئەوە بزانێت کە مێژوو خۆڕاگری خەڵکی کوردستان چەندین جار ئەوەی سەلماندووە کە هیچ ئاستێک لە سەرکوت ناتوانێت پێش بگرێت بە خەباتی ئازادی خوازانەی ئەو جەماوەرەی کە لە پێناو دەستەبەرکردنی مافە سەرەتایی و ئینسانیەکانی خۆیدا تێدەکۆشێت. یەکڕێزی و یەکگرتووی خەڵکی کوردستان
زۆر لەوە بەهێزترە کە بەم هەوڵە دزێ و داماوانە تێک بشکێندرێت. خەبات لە پێناو ئازادکردنی زیندانیانی سیاسی و بەرگری لە بنەماڵەی زیندانیانی سیاسی هەنگاوێکی جددیە لە خزمەت بەڕووخانی کۆماری ئیسلامی و بنیادنانی سیستەمێک کە تێیدا هیچ ئاسەوارێک لە ئەعدام و زیندانیانی سیاسی بوونی نەبێت. لەوەها هەلومەرجێکدا یەکگرتووی کردداری و هاوکاری بربڵاو لە دەوری دروشمی داکۆکی لە ئازادی زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی حکمی جەنایەتکارانە کارێکی بەکردەوە و کاریگەر دەبێت. پێویستە دەستی کۆماری ئیسلامی لەسەر گیانی ئەو ئازیزە دەست بەسەرکراوانە کورد بکرێتەوە. بەڵام تەنها ئەو جەماوەرە دەتوانێت کارێکی ئاوا مەزن ئەنجام بدات کە سەرنجام شوشەی تەمەنی ڕژیم لە دەستی بەتوانای ئەواندایە. تەنها بە خەباتی یەکگرتووانە و ناڕزایەتی بربڵاوی جەماوەری دەتوانرێت ڕژیم ناچار بکرێت کە دەست لەم جۆرەکردەوە نامرۆڤانەیە هەڵبگرێت. سێهەم، ئاگربەز لە غەزا دوای جینۆساید و وێرانکردنی تەواوی ئەو ناوچەیە. دوای 15 مانگ ئاگربەز لە غەزا کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئەو ئاگربەستە لەسەر بنەمای هەمان ئەو ڕێکەوت نەبوو کە جۆ بایدن مانگی ئایاری ڕابردوو بە ڕەزامەندی قەتەر و میسر و لەوانە خودی نەتانیاهۆ و ئەرتەشی ئیسرائیل ڕەشنووسەکەی ئامادە کردبوو و حەماسیش مانگی ژوەن ڕەزامەندی خۆی لەسەر ناوەرۆکەکەی ڕاگەیاندبوو. بەڵام نەتانیاهۆ بۆ مانەوەی لە دەسەڵاتدا و پاراستنی هاوپەیمانیە لاوازەکەی لەگەڵ تۆندڕەوەکانی ناو کابینەکەی دژایەتی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی کرد. بەڵام ئەم ئاگربەستە چەند ڕاستیەکی بەڕوونی ئاشکرا کرد. یەکەم، ئەوەی کە دەوڵەتی ئامریکا لە ماوەی 15 مانگی ڕابردوودا ڕۆڵێکی یەکلاکەرەوەی لە بەردەوامی ئەم جینۆسایدە لە ئەستۆ بووە و بەو هۆیەوە هاوکار و پشتیوانی سەرەکی ئەم جۆنیسایدە بووە. ئەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگرەکە دەوڵەتی ئیسرائیل بەبێ هاوکاری سەربازی و چەک و دارایی و هەواڵگری ئەمریکا نەیدەتوانی زیاتر لە چەند هەفتە درێژە بەم جینۆسایدە بدات. دووهەم، ئەرتەشی ئیسرائیل ئامادەی هەیە بۆ شەڕی کوردخایەن نەک شەڕی درێژخایەن و بەشێنەیی، هەر بۆیە هێزەکانی تووشی ماندوویەتی و لە کارکەوتووی بوون و ئێستا ئەرتەش بۆ بانکهێشکردنی هێزە یەدەگەکان لەگەڵ کێشەی جددی بەرەو ڕووبۆتەوە، بە تایبەت بەهۆی ئەوەی کە ئێستا شەڕەکە تەشەنەی کردووە بۆ بەرەی نوێی وەک لوبنان و سووریەش. سێهەم، بەهۆی ڕەهەندە بربڵاوەکانی جینۆساید لە غەزا زیانێکی سیاسی زۆر و بێوێنە بە ناوبانگی جیهانی ئیسرائیل لە ئاسی نێودەوڵەتی داگەیشتووە کە حکمی دادگای نێودەوڵەتی سەبارەت بە پێشێلکردنی ڕێکەوتن نامەی جینۆساید لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە لە سکاڵاکەی ئافریقای باشووردا و فەرمانی دەستگیرکردنی نەتانیاهۆ و گاڵاند لەلایەن دادگای تاوانە نێودەوڵەتیەکانەوە بە تۆمەتی جینایەتی جەنگی و هەروەها تاوان لە دژی مرۆڤایەتی لە زمرەی نمونەکانیەتی. چوارەم، دەستگای جینۆسایدی ئیسرائیل سەرەڕای گەیاندنی زیاتر لە 50,000 کەس زیانی مرۆیی و وێرانکردنی 90% بینا و شوێنەکانی نیشتەجێبوونی فلەستینیەکان نەیتانیوە بگات بە دوو ئامانجی سەرەکی خۆی کە بریتی بوون لە ئازادکردنی بارمتەکان و لە ناوبردنی حەماس. گومان لەوەدا نییە کە ئەو ئاگربەستەی ئێستا بۆ تەمایی شادی و خۆشحاڵی بە تایبەت بۆ ئەو خەڵکەی کە لە ماوەی 15 مانگی ڕابردوودا بە هەزاران ئازیز و دار و نەداری خۆیان لەم جینۆسایدە دەڕەندانەیەدا لەدەست داوە. بەڵام واقعیت ئەوەیە کە حەماس لە ڕووی ناچاریەوە و دەوڵەتی ئیسرائیلیش لەژێر گوشارە نێودەوڵەتیەکاندا ئەم ئاگربەستەیان قبول کردووە. نە فەلەستینیەکان و نەهێزە دژە جینۆسایدەکانی ئیسرائیل لە غەزا نوێنەری ڕاستەقینەیان لە دانوستانەکاندا نەبوو. سەرەڕای ئەوەی کە سەرجەم جینۆساید و وێرانکاریەکانی غەزا بە هاوکاری ڕاستەوخۆی دەسەڵاتدارانی ئامریکا و ئەندامانی کابینە و خودی بایدەن بەکردەوە دەرهات، بەڵام ئەو هەوڵیدا شانازی ئاگربەستەکە بە ناوی خۆیەوە بکات. هێشتا ڕاستیەکانی پشت ئەم ڕووداوە ئاشکرا نەکراون، بەڵام بەڵگەی زۆر هەیە کە نیشانەدان نەتانیاهۆ بە ئەنقەست ڕێگەی بۆ هێرشێکی لەو شێوەیە کراوە هێشت بوو بۆ ئەوەی بەو بیانوە سیاسەتی دەست درێژکارانەی خۆی لە دژی خەڵکی فلەستین بەرەو پێش ببات. ئاکامەکرداریەکانی هێرشی حەماس و سیاسەتی تۆڵەسەندنەوەی ئیسرائیل لە هەردوو لاوە بۆ خەڵکی فەلەستین لە غەزە و تەنانەت لە کەرتی ڕۆژاواش
کارە ساتبار ماڵوێرانکەر بووە. بە جێبەجێکردنی قۆناغی یەکەمی ئەم ئاگربەستە خەڵکی غەزا دوای 15 مانگ مەرگ و وێرانی هەناسەیەکی ئاسوودە هەڵدەکێشن و هاوکاری مرۆیی دەگاتە غەزا بۆ ئەوەی لە برسێتی ڕزگاریان بێت. هەروەها پێویستە ئەو ڕاستیەش لەبەرچاو بگیرێت کە هیچ گەرەنتیەک نییە بۆ ئەوەی کە قۆناغەکانی داهاتووی ئاگربەست جێبەجێ بکرێ و سەر لە نوێ جینۆسای دەست پێ نەکاتەوە. قۆناغبەندی ئاگربەست و دواخستنی دیاریکردنی ڕێکەوتنەکان بۆ قۆناغەکانی داهاتووی دانوستانی نێوان لایەنەکان دەرفەتی ئەوە دەدات بە نەتانیاهۆ و هاوپەیمانەکانی کە بە بیانووی جۆراوجۆر درێژە بە کۆمەڵکوژی و لە ناوبردنی غەزە بدەن. هەرێستا ئۆپراسیۆنی ئەرتاشی ئیسرائیل لە جەنین لە کەرتی ڕۆژاوا دەستی پێکردووە. ئەمەش ئەو ڕاستیە دەرەخات کە دەوڵەتی نەتانیاهۆ دەیەوێت کەناری ڕۆژاواش بە هەمان چارەنووسی غەزە دووچار بکات. جگە لەوەش ئەم ئاگربەستە هیچ ئاسۆیەک بۆ کۆتایی هێنان بە داگیرکاری و چارەسەرکردنی پرسی فلستین دەستنیشان ناکات. پێویستە ئەوە لە بەرچاو بگیرێت کە ئێستا دۆزی فلستین جارێکی دیکە بە شێوەیەکی زۆر بەرچاوتر لە ناوچەکە و جیهاندا بووەتە ڕۆژەڤ و هیچ گەڵاڵە و پلانێکی چارەسەر بۆ ئەم گەورەترین قەیرانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت چارەنووسی ئەم نەتەوەستەم لێکرا و ئاوارەیە لە بەرچاو نەگرێت.